شەپۆلێکی بەفرباری ناوچە شاخاویەکانی سنووری هەردوو پارێزگای هەولێر و ورمێ ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە و لە شارۆچکەکانی چۆمان، پیرانشار و شارەدەی حاجۆمەران و تەواوی گوند و ئاواییەکانی ئەو سنوورەی سپی پۆش کرد. هەرچەندە بەفربارینەکە لە چەندین شوێنی ڕێگای هاملتۆنی نێوان چۆمان حاجۆمەران ئاستەنجی خستە ڕەوشی هاتوچۆ، بەڵام ئاڵوگۆڕی بازرگانی و هەمووشۆی گەشتیاری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەردەوامی هەبوو. گەیشتی نەخانێ لە خانێ بەم لاوە جادە بەفر بوو، زۆر بە زەحمەت هاتینە سەرێ، جادەکان پاک نەکرابەوە، لەم دیویش هەروە ئەلانەکە داوامان هەیە جادەوبانەکە پاک بکەنەوەی ئێمە بە زەحمەت هاتوین بۆم دی و بچین بۆ ئیشکردن، زۆر ناخۆش بوو، بەڕاستی بە سەختی هاتی. ڕێژەی بەفربارین لە سنووری شارەدەی حاجۆمەران 10 سانتیمەتر بوو. ساڵانە بۆ ئەوی بەفرڕەوشی هاتوچۆ لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پەک نەخات، حکوومەت یاریێمی کوردستان تیمی ڕاماڵینی بەفری لە ناوچەکە جێگیر دەکرد، بەڵام ئەمساڵ هیچ تیمێک چاودێری ڕێگاوبانەکان ناکات. نزیکەی 10 سانتیمەتر بەفرباریوە لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان و ساڵانە تیمەکانی ڕاماڵینی بەفر لە مانجی 11ەوە جێگیر دەکرێن لە سنووری بەڕێوەبەرایەتی ناحیە ئاجەمران، بەڵام ئەمساڵ بەهۆی گرفتی داراییەوە و بەهۆی خەرج نەکردنی بودجەی تایبەت بە تیمی ڕاماڵینی بەفر تا ڕادەیەک دواکەوتون لە جێگیرکردنی تیمەکەیان لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان، بەڵام ئەمە لە بەرەبیانی ئەمڕۆ لە هەوڵدا بووین لەگەڵ بەڕێوەبەراتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر بە مەبەستی جێگیرکردنی تیمەکان لێرە و ئێستاش بەڕێگاون بە مەبەستی ڕاماڵینی بەفر ئەگەر بێت و شەپۆڵەکە زیاتر درێژە بچێژێت. ساڵانە بەفربارین دەبێتە مای خۆشحاڵی هاو نیشتیمانیان و بۆ چەند ساتێک یاریە بەفرینەکان دەکەن، بەڵام بۆ دانیشتوانی گوند و ئاواییە کوێستانیەکان دەبێتە مای پەککەوتنی هاتوچۆی ئۆتۆمبیل لە ڕێگای گوندەکانیان و هیچ تیمێشی ڕاماڵینی بەفریش تایبەت بە ڕێگای گوندەکان نییە تا هاموشۆی گوندنشینان پەچی نەکەوێت. ئەم شەپۆلە بەفربارینە تەواوی چیا و کوێستان و لە وەڕگاکانی بە بەفر داپۆشی، هەر بۆیەشە کۆچەرانی ناچار کرد کە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زووتر بەرەو ناوچە گەرمەسێرەکان کۆچ بکەن. بەختیار قادر ڕوودا و